گروپی میوزیکی ئەسنان لە هەڵەبجە و لە شەوە ئاهەنگێکدا بە گۆرانی و میوزیک لە ناو باخی گشتی شارەکەدا ژمارەیەکی فراوان لە گەنجان و هەوادارەکانیان کۆ کردووەتەوە و گۆرانیان بۆ دەڵێن. کاچیتە هەر شوێنە کۆنسەرتەکەی زیاتر ئەتەوێت هونەری جوانی کوردی پیشان بێت، یعنی هەتاوەکو بتوانیت گۆرانیەکان کوردی بن و کە کوردیش بن واتە ڕەنگێکی ڕەسەنایەتی پێوە بێت بە تایبەتی کە بۆ شاری هەڵەبجەیە ئەم شتە گرنگە. ئەم کۆنسەرتە لەلایەن پەیمانگای گۆتەی ئەڵمانیەوە پشتیوانی دارایی لێ دەکرێت، ئامانج لێ دروستکردنی کەشێکی ئارامە بۆ هاوڵاتیان. ئێمە دەمانەوێت بەردەوام بین لەم جۆرە کۆنسەرتانە، بۆیە پرۆژەمان هەیە لە شوێنە نیشتە جێبووەکان کە مۆسیقا گرنگی هەبێ، هەر جارە و بەشێک لە میوزیسیانە گەنجەکان بەکاردەهێنین و پشتیوانیانەکەین لە گەشتە مۆسیقیەکانیاندا. گروپی ئەسنا لە نۆ ژەنیار و دوو دەنگبێژ پێگاتووە، زیندووکردنەوەی گۆرانیە فۆلکلۆریەکان و وتنەوەیان لە کاری پێشینەیانە. ساسێکی خۆشە بۆ ئێمەی دەنگبێژ یا ژەنیار کاتێکە لەگەڵ جمهوری خۆمان یاخود ئەو ئامادەبووانێکە دانیشتوون گوێ بۆ ئێمە ئاگرێن بەرێک ئەکەوین، بە تایبەت ئەگەر بە کۆمەڵێک بەرهەمی فۆلکلۆرەوە ئێمە ئامادەکاریمان کردو و ئەو ئیشانێکە لە کۆناکراوە ئێمە تازەی بکەینەوە یاخود وەکوی بینەوە بەرگوێی بینەر بە شێوەیەکی جیاوازتر. گروپی ئەسنا لە نۆ ئەندام پێکاتووە، حەو ژەنیار و دوو گۆرانی بێژ، پارچەکانمان هەمووی کوردین. ئەم شەو هەشت مادەمان ئامادە کردووە پێشکەشی بە خەڵکی شاری هەڵەبجەی خۆشەویستی. بینەرانی کۆنسەرتەکە ئەم کار و چالاکیە هونەریانە بە دەرفەتێکی گرنگ دەزانن بۆ پشتیوانیکردن لە گروپە هونەریەکان و بەردەوامیان. بۆ ئێمەی کە لە هەڵەبجە دانیشین کە بەداخەوە ڕەنگە ئەم چالاکیانە بە قەوهێز و قووەتیەوەی کە خەڵک تینوویە کەم بێت ڕێژەکەی، بەڵام کەم چالاکیانە ئەبینین بەڕاستی جێی دڵخۆشیە، هەم جێی ئارامیە، جێی دەستخۆشیە بۆ هەر ستافێ، بۆ هەر دەستەیە کە بیاوی ئەم چالاکیانە لە شارێکی و هەڵەبجە ئەنجام بە. گروپەکە تا درنگانێکی شەو بە بەرهەمی جیاواز و لەگەڵ ئامادەبووان بەردەوام بوون، دواتریش لە نێو چەپڵە ڕێزانی ئامادەبوواندا کۆنسەرتەکە کۆتایی هات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.